بڕیار بوو دوای پەسەندکردنی بودجەی عێراق هاوشێوەی پارێزگاکانی دیکە بۆ هەرێمی کوردستانیش بەنزینی پاڵپشتیکراوی 450 دیناری دابین بکرێت، بەڵام ئەو مانگێک تێپەڕی و تەنانەت عێراق 1 لتر بەنزینیشی نەنارد. پێیان بە دوواداچوون بۆ بابەتەکە دەکات و پەرلەمانتارێک هۆکارەکەی ئاشکرا دەکات. بەپێی زانیاریەکان تا ئێستا هەرێم پابەند نەبووە بە ڕادەستکردنی نەوت و 5 کۆمپانیا هەیە کە هەرێم گرێبەستی هەیە لەگەڵیان بۆ دەرهێنانی نەوت. 250,000 بەرمیل نەوت لە ڕێگەی ئەو کۆمپانیانەوە دەردەهێنرێت. ئەوەش هۆکارە بۆ پابەند نەبوونی عێراق بە ناردنی سوتەمەنی بۆ هەرێم. گرفتەکە لە نەوتی هەرێمی کوردستانایە. تام کاتە هێشتا نەوتی هەرێمی کوردستان عێراق وەری نەگرتووە. هۆکارەکەشی ئەوەیە ئەو کۆمپانیایانەی کە نەوتی هەرێمی کوردستان دەردێنن گرێبەستێکیان هەیە، لەو گرێبەستان نرخ و کرێی دەرهێنانی نەوت چەند هێندەی کرێی دەرهێنانی نەوتە لە عێراق لە کۆی ئەو 400,000 بەرمیلەی کە دەبێ هەرێمی کوردستان بیدا بە سۆمۆ تا ئێستا 55,000 بەرمیل سوودی لێ بینراوە لەلایەن عێراقەوە. بۆیە تاکو ئەم پرۆسەیە بە تەواوی نەوتی هەرێم ڕادستی عێراق نەکرێ ناتوانرێ لە بەرهەمە نەوتیەکان هەرێمی کوردستان سوودمەند بێ. ئەو کۆمپانیانەی نەوتی هەرێم دەردەهێنن نرخەکانیان 5 بەرامبەری دەرهێنانی نەوتی عێراقا. بەپێی داتەکانی دیلۆیت تێچووی دەرهێنانی نەوت ساڵانە لە هەرێم 6 تریلیۆن دینارە، لە کاتێکدا لە بودجەی عێراق بۆ پشکی هەرێم تریلیۆنێک و 600 ملیۆن دینار تەرخان کراوە. 5 کۆمپانیایی نەوتی بیانین کە بەرهەمی نەوتی ڕۆژانەیان 250,000 بەرمیلە. ئەمە دەبێت یەکلایی بکرێتەوە کێ مستحقاتی ئەم کۆمپانیایانە بەو بڕێی داوایەکەن دەیدا یاد لە ڕێکەوتنێکی نوێیان لەگەڵ عێراق ڕازی بن بە ئەو بڕە. یابێ لەگەڵ عێراق ڕێکەونەوە بە ڕێکەوتنێکی نوێ یابێ ڕازی بن بەو نرخەی عێراق یا دوجار جێ یاڵە نەبێ ئەو کاتە ڕەنگە تووشی گرێبەستیانکە بۆ هەڵبەشانی و ڕێکەوتنەکەی. ئەگەر ڕێکەوتنەکە عێراق هەڵی وەشێنێتەوە ئەوان سکاڵا لەسەر هەرێمی کوردستان تۆمارەکەن چکە بە پێی گرێبەستەکە بە هەرێمی کوردستان مستحقاتی ئەوان دابینکە ئەوەش گرفتە بگاتە ئەوە. وەزارەتی نەوتی هەرێم و ناوەند سەرقاڵی ڕێکەوتنێکی نوێن بۆ بابەتی سوتەمەنی. ئەگەر گرێبەستی هەرێم لەگەڵ ئەو 5 کۆمپانیانە هەڵنەوەشێتەوە یان ڕێکەوتن نەکرێت دۆخی سوتەمەنی هەروە دەمێنێتەوە و بەنزینی 450 دیناری بۆ هەرێم دابین ناکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.